دوو پەیاممان پێ پەیامێک وەکو نوێنەرانی ئەم شارە پەیامێکی سیاسیشە ئێمە نوێنەری کەرکووکین بە هەموو پێکاتەکانیانەوە ڕاست ئێمە ڕەنگە نوێنەری حیزبێکی معەن بین بەڵام ئێمە لە ڕابردووشە لە هەموو کاتێکە هاوکاری پارێزگاری کەرکووک بووینە و هاوکاری ئیداری کەرکووک بووینە بۆ خزمەتکردنی ئەم شارە ئەمڕۆ تاکیدمان کردوێتەوەکەوە هەرچی شتێک پەیوەندی بە خزمەت گوزاری بێ بە ڕەوشی ئەمنی بێ بە پەیوەندی لەگەڵ وەزارەتەکانی بەغا بێ ئێمە ئامادەین هاوکار بین بەبێ جیاوازی بۆ خزمەتکردنی ئەم شارە پەیامی ترمان پەیامێکی سیاسی بۆ خۆتان نەزانن شارەکەمان بە فترەیەکی ڕاگواستن ئەگوزارێ بە فترەیەکە ڕوا تۆ ململانەیەکی سیاسی قوڵ بۆتەوە لەم شارە گۆڕانکاری هاتووە بۆیە دەبێ هەمومان لەژێر چاودێری دەستور و یاسا بە پاراستنی ئیستیحقاقی هەموو پێکاتەکانی کەرکووک ئەم مەرحەلەیە تێبپەڕێنین ئێمە داوامان کردووە ئێمە هەماهەنگیمان لە نێوان خۆمان هەیە وەکو پەرلەمانتارەکانی پێکاتەکانی کەرکووک عەرەب و کورد و تورکمان بەڵام داوا ئەکەین لێرەوە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە هەموو پێکاتەکانیەوە هەمان هەڵوێستیان هەبێ و بە تایبەتیش کوتلەی تەئاخیر بەڕاستی کوتلەی برایەتی ئەمڕۆ لە هەموو کات زیاتر ئەبێ بیسەلمێنێ کە نوێنەری خەڵکی کەرکووکە ئەم خەڵکی کەرکووکە هەڵیان بژاردون بۆی لە تنگانەیە بە دەنگیانەوە بێن ئەمڕۆ بێن هاوکاری ئیداری کەرکووک بن بۆی بتوانین ئەم قۆناغەتیە بپەڕێنین و کەرکووک ئارامی بۆ بگەڕێتەوە و دڵنەوایی بدەینە ئەو خەڵکانەی کە چ لە کەرکووکن چ لە دەرەوەن کە شارەکە شاری هەمویانەوە بەیەکەوە ئێمە بۆ خۆتان نەزان وەکو پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵگری دروشمەکەی جەنابی مام جەلالی ئەم شارە شاری چەپکە گوڵەکەیە شاری پێکەوە ژیانە ناکرێت ئەم شارە بەبێ بەشداری هەموو لایەک بە پێی ئیستیحقاقی هەر مکەونێک ئیدارە بکرێت ئەو غەڵەتانەی کە لە ڕابردوو بووە پێویستە دەستخەینە سەری و دەستخەینە سەر برینەکانیشمان بۆ هەنگاوە داهاتوەکان بۆ قۆناغێکی داهات و قۆناغی پێکەوە ژیان و ئارامی لەم شارە بەیەکەوە